کۆتایی بە قسەیەکی سەیدنا ئەبوو بەکر دێنم ڕزای خوای لێبێ وتاری بە خەڵکەکەدا کاتێکە بوو بە خەلیفە فەرمووی يا أيها الناس إن كنتم ظننتم أني أخذت خلافتكم رغبة فيها أو إرادة استئثار عليكم وعلى المسلمين فلا والذي نفسي بيده ما أخذتها رغبة فيها ولا استئثار عليكم ولا على أحد من المسلمين ولا حرصت عليها يوما ولا ليلة قط ولا سألت الله سرا ولا علانية ولقد تقلدت أمرا عظيما لا طاقة لي به إلا أن يعين الله ولوددت أنها إلى أي أصحاب رسول الله صلى الله عليه وسلم على أن يعدل فيها فهي إليكم رد ولا بيعة لكم عندي فادفعوا لمن أحببتم فإنما أنا رجل منكم. معنى كيف فرمي وخلقينا ئەگەر گومانتان وایە من ئەم خلافەتەم بە ڕەزامەندی و حەزی خۆم وەرگرتووە و ویستومە بۆ من بێ نەک بۆ مسلمانێکی تر نابەخوا قەسەم وان نییە بەوەی جانی منی بەدەستەکە وەرم گرت و حەزم لێی نەبووە خۆشم لە ئێوە لە پێشتر نەبینیوە تیایە خۆشم بۆ نەبردوتە پێشێک مسلمانەوە بۆی بەخوای گەورە قەسەم نە ڕۆژێک بە خەیاڵما هاتووە نە شەوێک بیرم لێ کردوتەوە نە بە نهێنی دوعام کردووە خوای گەورە پێم ببەخشێ نە بە ئاشکراش ویستومە هەرکێکی مەزنە و خراوەتە ئەستۆم تواناشم بەسەریان ناشکێ مەگەر خوای گەورە یارمەتی دەرم بێ حەزمە کرد هەر یەکێک لە یاوەرانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بیگرتایەتە دەست و دادپەروەرانە کارژێڕێتەکەی بکردایە بۆیە واجێڕامەوە بۆ خۆتان بەیعەتم لە گردنی کەستانە نییە خۆتان بیدەنە کەسێکی تر منیش یەکێکم لە ئێوە. سەیری کەن عەزیزانی من ئەوە خەلیفەی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام ئەم مەکانەتە گەورەیە لە دنیا و قیامەتە ئەفەرمێ بەخوا قەسەم نە بە شەو نە بە ڕۆژ داوام نەکردووە نە بە نهێنی نە بە ئاشکرا نە هەوڵم بۆ داوە نە هیچ شتێ بۆ خلافەتێکی وا گەورە هاتۆ سەیری کە تۆ بۆ ئیمارەتی پێنج کەس چۆن شەڕەپاڵت توخوا خۆت قیاس کە بەم ئەبوو بەکرەی سەدیقە خۆ من پێغەمبەری مەعسووم نییە هەر بەشەرێک وەکو ئێمە بەڵام ئەمە یاوەرێکە لەو یاوەرە عەزیزانەی کە مەحوی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ بە نووری پێغەمبەر ئەوەندە بە شوعلەی نووری پێغەمبەر ئەوەندە منعەکس بوون غەریبی تازە هاتوو ئەیوت ئەم پێغەمبەرستان ئەمانە ئەوەندە نووری پێغەمبەری خوایان عەلەیهی سەڵات وسەلام وەرگرت بوو بەم وەحیە کاریان کرد بوو ئاوا پەروەردەیەکی پارسەنگ بوون کەسی غەریبە کە هاتە کۆمەڵگەکانەوە ئەیوەمە پێغەمبەرستانە ئەم سەیدنا ئەبوو بەکرە رضاي خوالي بك سروكي صديقين من النبيين والصديقين والشهداء والصالحين دوام رتبي دواي پیغمبران صديقين او سيدنا ابو بكر صديقه خواهي قورا غزابي للشيعة قرتو كخوشي ناوي يما خوش ماني يما الرحمن في داي ناوي او كين تجاي ناوي پیغمبري خواه عليه الصلاة والسلام تجاي دينكي ولا سر بازي او ابو بكر عزيز الشيء سيري كان امبيا وبرزا چون خوي لي بدور قرتو چۆن حەزینە کردو وەری بگرێ عومەری کوڕی عەبدولعەزیز کە تابعینە ساڵی 99 هیجری بوو بە خەلیفە ساڵی 101 کۆچی دوایی کرد 2 ساڵ خلافەتی بوو 2 ساڵ و شتێک ئەو ڕۆژەی کە بوو بە خەلیفە بۆ سبەینە چێ بۆ دەوام لە مزگەوت دارولخلافە مزگەوت بوو حکم لەوێوە ئەکرا مزگەوت وەکو ئێستا نەبوو پارتی بچێ بیڕوخێنێ خەڵکی مسلمانیش لێ بێدەنگ مزگەوت گەورەتر بوو لە هەموو ئەوانەی ئەوان تەسەوریەکە لە کۆشکی سپی و لە کرملی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێبێ موکیبێ هاتە دەرەوە بڕوا بۆ مزگەوت سەیری کرد موکیبێکیان ڕازاندۆتەوە و ئەسپ و عەرەبانە و ئیتر خەڵک بەڕمەوە و جلوبەرجی تایبەت و ئامانی کە پێشتر بە خەلیفەکان کراوە ئەم فەخفەخەی کە ئەیبینی ماشەڵڵا موکیبی ئەم مەسئولانەش کابرا هەر لە مەحموود سەنگاویش بچووکترە موکیبەکەی لە موكبي رئيس جمهورية قولتر وتي أما شيء أما الرازاوة وتي أم قربان أما جناب دبي بخليفة وأما موكبي خلافته كالراب والدوام أوار أم فانتازيا فرمي من يشكم لو مسلمانانا أما أنا ميبقر إنه بيت الله لمسلمانان أم موكبه ما نبوتش أم عادة ما نبوتش لا بكردي كردون وبكردي عبارتك يقول لك كرلاكوا بكابراي حارس هذا دستوري خوش ناوەتی خۆمە کوڕەلاکەوە پەیوەندیمان پێکەوەی منیش یەکێکم لەو خەڵکە پاشان هەموو بە کۆمەڵ ڕۆشن لە خزمەتی ئەوەنجا ئەشی و فەرموو
کەس نەکەوێتە دوام بزانن هەمووتان نەتوانن لە ئاستی من بن هەر ناتوان لە ئاستی ئەو بن کۆڵانەکە تەحمل ناکەن بەوەی کەس لە دوایەوە نەڕوە هەست بە خۆی بکە چونکە عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێ بێت کە خەڵکێ لە دوایەوە ڕۆژ دەی فەرموو وەرە هاوشانم بە باوا نەزانم خۆم لێ گۆڕاوە خۆ من هەر ئەو کەسم کە شوانی بەرهەل بوو ئێستا ماشەڵڵا خەڵکێ بووە لە خۆی گۆڕێ من تەڵەن ڕووی قسەکەم لە ئەلمانیەت و پارتی و یەکێتی و ئەلمانیەکانی تر ناکەم ڕووی قسەکەم فقط لە مسلمانەکانە لە ئیسلامیەکان لەناو ئەوانیشە لە داعیەکان ئەوانی کە ئیسلامەتیەکە شەرحەکەنەوە بۆ یەکێکی تر هەبزانە تۆ نەفسی خۆت بزانە تەواضوعی خۆت چەندە